نەی ئامێرێکی موزیکی دێرینەوە بە وتێ مێژوزانان یەکەم ئامێری موزیکی مێژووی مرۆڤە. ئەمڕۆ لە زانستگای کالیفۆرنیا لە شاری ئیرڤاندا بیسەران و بینەرانی فرەڕەنگ هاتوون تا بە دەنگی نەی مامۆستا حسێن عمومی ئێوارەیەک بەسەر بەرن. حسێن عمومی تەمەن 75 ساڵ لە شاری ئیسفەهاندا لە ئێران لەدایک بووە و لە تەمەنی 6 ساڵاندا داوەت کراوە تا لە زانکۆی کالیفۆرنیا نەی و موسیقی ئێرانی بە قوتابیانێک فێرکات کە لە وڵاتانی جیاوازەوە هاتوون بۆ ئەمریکا. بەسپۆڕان دەڵێن موزیک وەرزشی مەشکە، هەست و هەزر دەگۆڕێت، دژی خەموکی و ئالزایمەرەوە بەگشتی چۆنیەتی ژیان باشتر دەکات. مشاخصەی خیلی تایبەتمەندی زۆر گرنگی ئامێری نەی ئەوەیە بەمەرجێک دەنگ بەرهەم دێت کە سەری نێکە لەگەڵ ئێسکەپەیکەری میوزیکژەنەکەدا پەیوەندی ببەستێت. دەنگی تەنها بەلیکاندنی بەدانی مۆسیقاژەنەکەەوە دروست دەبێت، ئەوە شتێکی زۆر تایبەتە. نێوەی سۆنەتی نەریتی ئامێری نەی لە نۆتەی دۆ دەست پێ دەکات، دۆ ڕێمی فاسۆ لا، نۆتەی سیتیان نییە. ئەمانم بە کۆمپیوتەر دروست کردووە، هەموو یەک ئەندازە و پێوانیان هەیە. قەبارەکانم پێوانە کردووە تا خەڵک بە پێی ئەندازەیە کە بیانەوێ نەی خۆیان دروست بکەن. لە مامۆستان پرسی ئاخۆ موزیک بەڕاستی زمانێکی نێونەتەوەیە یان پەیوەندی مرۆڤ لە چێشنەکان هەڵەگەڕێتەوە بۆ ئەو شوێنە تیادا ژیان دەکەن. کاتێک قوتابی دەبینێت من بە حەز و خۆشیەوە باسی ئامێری نەیان بۆ دەکەم، ناتوانێت کەم تەرخەم بێت. لە دەستپێکی ساڵ یەک گوشە فارسی نازانێت، گوێی لە هیچ موزیکێکی فارسیش نەبووە، بەڵام لە تەنها چەند خولەشێکدا دەبینی کە چەند جوان گۆرانی دەڵێت. خۆشەویستی بۆ میوزیک منی لە ئێرانەوە هێناوەتە ئێرە، هەرو خۆشەویستیەشە قوتابیەکان ڕادێکێشە. چهارم جذب میکنه. همونقدر که چۆن دەنگی باڵندا کاردانەوەی هەیە لەسەر دڵی مرۆڤەکان، ئاوهاش میوزیکی ژەنیارێک کاردانەوەی بۆ سەر مرۆڤەکان بەگشتی دەبێت. بەڕووبوون لەگەڵ جوانی کولتورەکانی دیکەتا ڕەنگە باشترین شێوازی دروستکردنی هاوخەمی و زمانی هاوبەشی لە نێوان مرۆڤدا بێ. ئاوا هەما دەنگی ئەمریکا، کالیفۆرنیا.